گەورەترین دەرفەتی زانستی لە چاوەڕوانیتاندایە، بەشداریکردنێک کە دەبێتە ئەزموونێکی ناوازە. لە ڕۆژانی 27 و 28 ئاب پێشوازی لە ڕووداوێکی زانستی دەکەین کە دەبێتە سەکۆیەک بۆ ئاڵوگۆڕی زانیاری و دروستکردنی وەرچەرخانێکی گەورە. ئەم بۆنەیە گرنگترین وێستگەیە بۆ تاوتوێکردنی نوێترین ڕێگاکانی دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکانی ڕژێنی تایرۆید غودەی دەرەقی. بە ئامادەبوونی تازەترین پزیشک و پسپۆران دووەمین لووتکەی تایرۆید لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە چەقی زانست و داهێنان. شانازی دەکەین بە میوانداریکردنی ئەم بەڕێزانە. پرۆفیسۆر دکتۆرە جولی ئانسۆسا، پزیشکی پسپۆری نەشتەرگەری کوێرە ڕژێنەکان، سەرۆکبەشی نەشتەرگەری زانکۆی کالیفۆرنیا، سان فرانسیسکۆ، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. پرۆفیسۆر دکتۆر کۆنگ تای، پزیشکی پسپۆڕی قورگولوت و گوێ، بەڕێوەبەری کۆمەڵی ئاسیا پاسیفیکی نەشتەرگەری غودە، کۆماری کۆریای باشوور. پرۆفیسۆر دکتۆر نیل توڵی، پزیشکی پسپۆڕی قورگولوت و گوێ، شانشینی یەکگرتووی بەریتانیا. پرۆفیسۆر دکتۆر عەباس عەجەیمی، پزیشکی پسپۆری نەخۆشی زانی، جێگیری سەرۆکی پەیمانگای پاتۆلۆژی نەخۆشخانەی فێرکاری ئێرلانگن ئەڵمانیا. پرۆفیسۆر دکتۆر ڕیچارد وانگ، پزیشکی پسپۆری قورگولوت و گوێ، سەرۆکی بەشی سەر و مل لە ناوەندی شێرپەنجەی MSK نیویۆرک، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. پرۆفیسۆر دکتۆر کاکیل ئیبراهیم ڕەسوول، پزیشکی پسپۆری نەخۆشیە شێرپەنجەییەکان قەتەر. پرۆفیسۆر دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، پزیشکی پسپۆری نەشتەرگەری سەر و مل عێراق. پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل ئیبراهیم موتاڵگە، پزیشکی پسپۆری نەخۆشی زانی، سەرۆکی بۆردی عەرەبی بۆ شانەزانی، سەرۆکی زانکۆی ڕەئسول خەیمە ئوردون. دکتۆر عەلی ئەلعەبوس، پزیشکی پسپۆری نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان ئوردون. پرۆفیسۆر دکتۆر محەممەد عەبدولحەمید ئەلقودات، پزیشکی پسپۆری شانەزانی ئوردون. پرۆفیسۆر دکتۆر شادی حەمووری، پزیشکی پسپۆری نەشتەرگەری سنگ ئوردون. پرۆفیسۆر دکتۆر مەهدی شکوکانی، پزیشکی پسپۆری قورگولوت و گوێ، سەرۆکی دامەزراوەی وڵاتانی خلیج بۆ غودە ئیماراتی یەکگرتووی عەرەبی. پرۆفیسۆر دکتۆر مۆفەق ڕاوی، پزیشکی پسپۆری قورگ لووت و گوێ عێراق. پرۆفیسۆر دکتۆر ئەکرەم ئەلئیبراهیم، پسپۆڕی پزیشکی ناوەکی، سەرۆکی بەشی پزیشکی ناوەکی، ناوەندی شێرپەنجەی شاحوسێن KHCC ئوردون. دکتۆر ئاری محەممەد عەبدوڵڵا، پزیشکی پسپۆری شانەزانی عێراق. پرۆفیسۆر دکتۆر جوزێپێ مێرکانتێ، پزیشکی پسپۆری قورگ لووت و گوێ ئیتاڵیا. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلمان ئەلسەفران، پزیشکی پسپۆری نەشتەرگەری کوێرە ڕژێنەکان کوێیت. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلاح محەممەد فاتح، پزیشکی پسپۆری تیشک و سۆنەر عێراق. دکتۆر ئەحمەد محەممەد ئەلجودی، پزیشکی پسپۆری نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان فەلەستین. دکتۆر ئاراس جەمال قەرەداغی، پزیشکی پسپۆری تیشک و سۆنەر عێراق. دکتۆر ڕێباز محەممەد عەلی، پزیشکی پسپۆری نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق. دکتۆر ئالان سەعید، پزیشکی ڕاوێژکاری خێزان، شارەزا لە نەخۆشیەکانی شەکرە و کوێرە ڕژێنەکان، شانشینی یەکگرتووی بەریتانیا. دکتۆر هەورۆ حەمزە، پزیشکی پسپۆری نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق. دکتۆر زوهێر حەمود، پزیشکی پسپۆری نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق. پرۆفیسۆر دکتۆر ئیسلام عەبدولزەهەبی، پزیشکی پسپۆری نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان میسڵ. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئەنسوو باسوو، پزیشکی پسپۆری کوێرە ڕژێنەکان بەریتانیا. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر نەوفەل شاکر ئەلشەدود، پزیشکی پسپۆری نەشتەرگەری شێرپەنجە، یەکێک لە دامەزرێنەرانی بۆردی نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق. دکتۆر هیوا عومەر بابا، پزیشکی پسپۆری نەشتەرگەری گشتی عێراق. دکتۆر عامر ئەحمەد ڕێضا، پزیشکی پسپۆری نەشتەرگەری گشتی و کوێرە ڕژێنەکان عومان. دکتۆر سەما عەبدولڕەزاق ئەلجەبوری، پزیشکی پسپۆری کوێرە ڕژێنەکان قەتەر. دکتۆر محەممەد غەتاشە، پزیشکی پسپۆری تیشک و سۆنەر ئوردون. دکتۆر شاهۆ فەتاح ئەحمەد، پزیشکی پسپۆری کوێرە ڕژێنەکان عێراق. دکتۆر سامی سەلیم، پزیشکی پسپۆری نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق. دکتۆر تارا کەریم، پزیشکی پسپۆری تیشک و سۆنەر عێراق.
دکتۆر ئاسۆ سەعید محێدین پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی عێراق پرۆفیسۆر دکتۆر سەعید ناظم یونس پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنەر عێراق پرۆفیسۆر دکتۆر ئۆزگور کڵکچێسمس پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنەر قەستەرەی مێشک و پەلەکان تورکیا پرۆفیسۆر دکتۆر عەقیل شاکر مەحموود پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری نەخۆشیە شێرپەنجەییەکان جێبەجێکەری سەرۆکی ئەنجومەنی زانستی بۆردی عێراقی بۆ پسپۆڕی نەشتەرگەری گەورە و کۆئەندامی هەرسوو جگەر ئەنجومەنی زانستی فێلۆشیپی نەشتەرگەری ئەنکۆلۆژی عێراق پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر مستەفا ئەللەئیس پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و کوێرە ڕژێنەکان لوبنان دکتۆر یەعلا سەعدی ڕەئوف پزیشکی پسپۆڕی نەخۆشیە شێرپەنجەییەکان عێراق دکتۆر ئینعام عەزیز خەلیل ئەلتەمیمی پزیشکی پسپۆڕی دێرینی تیشک و سۆنەر عێراق دکتۆر دلۆڤان ساڵح خۆشناو پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنەر عێراق پرۆفیسۆر دکتۆر فاروق حەسەن پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی عێراق دکتۆر هەردی محەممەد زاهر پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی عێراق دکتۆر ئەریج مستەفا کەمال پزیشکی پسپۆڕی شانەزانی عێراق دکتۆر کارزان محەممەد ساڵح پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی عێراق دکتۆر یادگار عەبدولحەمید سەعید پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی عێراق ئێمە ئامادەین بۆ دروستکردنی وەرچەرخانێکی مێژوویی لە زانستی پزیشکیدا با پێکەوە بەشێک بین لەم گۆڕانکاریە دووەمین لوتکەی غوددا وەرچەرخانێک لە زانستی پزیشکیدا